بڵاوبوونەوەی بیتی ڕوودا و لەبارەی ئەگەری بەشداریکردن یان نەکردنی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژارنەکانی داهاتووی عێراقدا کاردانەوەیکی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی داهێناوە. بۆ ئەمە بەسەر هاوکارم ڕاوچی حەسەن لە بەشی پۆرتالی ڕوودا و ڕاستەوخۆ لە نیوزڕۆمە و لەگەڵماندا. ڕاوچی، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن باسی ئەم بابەتە دەکەن؟ سلااو فوات سلااو لە تۆ و لە بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و ڕاستەخۆ دەمهەوێ بسمە سەر وەڵامی پرسیارەکەت و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاردانەوەیەکی زۆر لەسەر راپۆرتەکەی هاوکارمان هێویدار ئەحمەد بووە. من لێرە چەند کۆمنتێک لەو سەرنجانە دەخێنمەوە کە فانەکانی تۆڕی میدیای ڕوودا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێمە ناردووە و ئەو راپۆرتەی هاوکارمان هێویدار ئەحمەد کە بڵاوی کردبەوە و دەبینین کە کاژێر هەشت ئێمە لە پۆرتال ڕوودا وەکو چۆن لە تەلەڤیزیۆنی ڕووداوی شۆیشت ئێمە بڵاومان کردەوە زیاتر لە 10,000 کەس خوێنەری بابەتەکە بووە. ئەمە جگەلەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکیش کاردانەوەیکی زۆری هەبووە و زیاتر لە 111,000 کەس ئەم هەواڵەی پێگەیشتووە و زیاتر لە 30 شێر بۆ ئەم هەواڵە هاتووە. من دەمهەوێت تەرکیز بخەمە سەر چەند کۆمنتێک کە بێگومان کۆمنتەکان هەمویان یەکشت نین. کۆمنتی جۆرا و جۆر هاتووە بۆ پۆستەکەی تۆڕی میدیای ڕوودا و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. یەکێک لە کۆمنتەکان بە ناوی مامۆستا عومەر محەممەد نووسیوێتی من پێم باشە هیچ کوردێک بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نەکات و هەروەها ئەمەش دەبێتە وەڵامدانەوەیەک بۆ ئەوەی کە کورد چۆن ڵێ بەشدار نەبێت لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا. هەروەها نوشدار هەرکی پێ وایە کە بەشداری نەکردنی پارتی لە هەڵبژاردنەکانی عێراق پەیامێکی ڕوونە بۆ شەقامی شیعە کە ئیدی ئێمە نامانەوێت چیتر لەگەڵ ئێوە بژین و پامێکیش دەبێت بۆ هاوپەیمانەکانی. یەکێکی دیکە لە کۆمنتەکان ئەویش کە هەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتووە بە ناوی پەروین دەڵێت دەستیان خۆش بێت عێراقم بۆ چییە ئەگەر بودجە لە کوردستان ببڕێت وە پۆست لە کوردستان بسرێتەوە و دژایەتیمان بکات وا باشە هەموو لایەنەکان بایکۆتی هەڵبژاردنەکان بکات. یەکێکی دیکە لە کۆمنتەکان کە ئەو پێچوانەوەی ئەو کۆمنتانێک کە خوێندمەوە دەڵێت پارتی بەشدار دەبێت و زۆر جار زۆر لە جاران بەهێزتریش دەبێت لەناو پەرلەمانی عێراقدا. ئەمە یەکێکی تیبوو لە کۆمنتەکان. کۆمنتێکی دیکەش دەڵێت دەستخۆشتیان لێ دەکەم و هەرگیز بەغدا لە قازانجی گەلی کوردستان نەبوو و نابێت بەڵام بۆ سەر بەخۆی کوردستان ئێمە دڵمان پێخۆش بێت. ئەمە بەشێک بوون لەو کۆمنتانەی کە فانەکانی ڕوودا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێمە ناردوون. بەڵام بێگومان کۆمنتی زیاتر هەیە دەتوانن بینەرانی ڕوودا و یاخود فانەکانی ڕوودا و ئەوانەی کە نەیاندیوە کۆمنتەکان ببین و زۆر باشە. هاوکارم ڕاوچی حەسەن لە نیوزڕۆمی ڕوودا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو. سپاس بۆ زانەرەکانت.